کاک سالار بە گوێرەی ئەو هەواڵانەی کە باز لە کوژرانی عەلی لاریجانی سکرتێری گشتی ئاسایشی نیشتمانی ئێران دەکات دەمەوێت بزانم ڕۆڵ و پێگەی لاریجانی عەلی لاریجانی لە پێکهاتەی دەسەڵاتی ئێرانە چۆن هەڵەسەنگێنن چۆن بووە چه ڕۆڵێکی هەبووە. بەڵێ زۆر سپاس ڕێزسڵاو بۆ بینەران و گوێگرانی ئازیز. من پێم وابێ ئەگەر وەک بەڕوانگەیەکی سیستمی تماشای سیستمی و ئاپاراتی دەوڵەتی جمهوری ئیسلامی بکەین کە لە مەجموعەیەک ئینستیتوشنی ئاسۆیی و سیستەماتیک پێک هاتووە لە دەیەکانی ڕابردووە. لاریجانی زۆر پێگەیەکی سەیری تەرکیبی بوو لە وەکو ئیدئۆلۆگێکی سیاسی وەکو کەسێکی سەرپەرشتیاری سەربازی وەکو لایەنی ئەمنی یعنی پێکهاتەیەک بوو لەمانە کە با بڵێن یەکێ لە کۆڵەکەکانی پێرسۆناڵی هەموو سیستمی جمهوری ئیسلامی بوو لە چواردەیە و نزیک پەنجدەیە ڕابردووە و ئێمە بینین کە دوایی لێدانی خامنەی وەکو باڵاترین ینی ئەسڵیترین ڕێبەری ئەم نیزامە بە سورعەت لاریجانی کەسێک بوو کە جێی خامنەیە گرتەوە. هەر بەوادا دەبێت بزانین کە چەندێ ڕۆڵێکی بەرجەستەی بووە. باشە کاک سالار ئەگەر بێت و هەواڵەکە خۆتان نەزانن تا ئێستا لەلایەن کۆماری ئیسلامی و پشتڕاست نەکراوەتەوە هەواڵی کوژدانەکەی هەرچەند ئیسرائیل پشتڕاستی کردوێتەوە دەڵێ لە هێرشەکانی شەوی ڕابردوودا ئەو لەگەڵ فەرماندەی گشتی بەسیج و جێگرەکەی کوژراون. دەمێ بزانم ئەگەر بێت و هەواڵەکە پشتڕاست بکرێتەوە کوشتنی لاریجانی ئەتوانێت با بڵێن چی کاریگەریەکی دەستبەجێی هەبێت لەسەر ناوەندی بڕیاردان لە ناو ڕژێمی ئێراندا؟ بێگومان وەکووتمان ئێستا بە کورتی لێدانی لاریجانی دەستپێکی جۆرێکی ترە لێدانەکان وەکو بڵێن تا پێشووتر ڕێبەرانی زۆرتر فەرماندەهانی نظامی و ئەرشەدوانەی کە سەرپەرشتیاری عملیاتهای نظامیان دەکرد بە شخصی خودی خامنەییشەوە، بەڵام ئەم چون لایەنێکی یعنی ڕواڵەتێکی سیاسی بوو وەکو ڕێبەرێکی سیاسی دیپلۆماتیک و ئەمانە دەرەکە و ینی وەک کارکتەرێکی سیاسی ئەبێ بڵێن سەراغازی جۆرێکی تر لە لێدانەکان لایەن ئیسرائیلەوە لابردنیان کەم پێم وایە بە کاریگەری زۆری هەیە. وەکووتمان ئێستا ئەو بە سورعەت کەسێک بوو کە جێی خامنەیی گرتەوە سەرپەرشتیاری ئەم هەفتە ڕۆژەی شەڕی کردووە لە دژی ئەمریکا و ئیسرائیل و هەوڵی داوە هەموو ئەرکانەکانی نظام پێکەوە گرێ بدا. من پێم وابێ بۆشاییەکی گەورەی پەرسۆناڵی ڕاسی دەسەڵاتە دێتە پێشەوە کە پڕکردنەوەی کارێکی ئاسان بە نەزەر ناگە ئەگەرچێم ڕژیمە لەوەدا دەستێکێ لە پڕکردنەوەی جێخاڵیەکانە، بەڵام پێم وابێ بەکارێکی ئاسان نییە و لەوانەیە کاریگەری زۆریشی بێ لەسەر ڕژانی هێز لە ناو خۆیان لە ناو سیستمی دەسەڵاتە و ئەوەی کە ئیتر هیچ هەستێکی ئەمنیەت گارانتیەک نییە بۆ ئەوەی بڵین فەرماندەیە یا ڕێبەرێکی سیاسیش پارێزا و بێ لە لێدان و لە بینبردن. ئەوانەی کە وەکو لاریجانی لە ڕێزی پێشەوەی هەڕەشەکردن بوون و لە کوشتاری خەڵکە ڕۆڵێکی زۆر زۆر بەرچاویان و پێوان بابوو دەربازیانە بێ وا دیارە ئەمە ئەبێ بەڕووداوێکی گەورە. باشە کاک سالار وەک دەزانی لاریجانی وەک هەندێک باسی دەکەن دایمە لە نێوخۆی ئێرانە هەوڵی داوە هاوسەنگیەک لە نێوان لایەنە سیاسیەکانی ئێرانە دروست بکە زیاتر بۆ مانەوەی کۆماری ئیسلامی. بۆ نمونە هەوڵی داوە لایەنی توندڕۆ لەگەڵ لایەنی میانەڕۆ دایمە پێڵێک بێ لەو نێوانەدا. پێ دوایە نەمانی وا دەکا کە باڵی توندڕە و لە ناو کۆماری ئیسلامیە زیاتر با بڵێن بەرجستە بێتەوە نەئارامیەکانیان لە ناوچەکە زیاتر بکەن یا ئێوە چۆن یەبینن؟ وەکووتم بێگومان ئەو خەلایی پەرسۆناڵە لە ساختاری دەسەڵاتە پێک ئێنێ و بێگومان لە موقعی شەڕا لە کاتی شەڕا من پێم وابێ هەموو باڵەکانی دەسەڵات پێکەوە گرێدراون و دیارە ناوخۆشانە حتمەن شەڕی دەسەڵاتیان هەیە، بەڵام تەسەورمێ لە کاتی شەڕە سوپای پاسداران جڵەوی دەسەڵاتی بەدەستوێت سوپای پاسدارانە و هێزەیەکە پێداگریک لەسەر دانانی مشتەبای خامنەیی و بێگومان ئەتوانین بڵین شیرازەی
ساختاری دەسەڵات لە ئێرانە زۆرتر بەرە و لێکەڵپشانچێ لەبەرەوەی من باشتێکی بنەڕەتی تئۆریکیش بڵم دەوڵەتە تۆتالیتەرەکانی وەکو جمهوری ئیسلامی لەسەر دوو بناغە و زۆنەی هانە ئارێنتی شەڵە دامەزەوەن یەکی بناغەی تێرۆرە دوو ئیدۆئۆلۆژیە لاریجانی دقیقەن کارکتێرێک بوو کە هەم ئیدۆئۆلۆگ بوو هەم سەرپەرستی شەڕی کردبوو هەم لایەنی ئەمنیەتی ئەمانی هەموو بە یەکوەگرێداوە واتە چ لە ڕێی تۆریکەوە چ لە ڕێی کردداریەوە سمبۆلێک بووە با بڵێن لە هێزی شەڕانگیزی کۆماری ئیسلامی دقیقەن بە شێوکی نەرمە بڕانە من تەسەورەکەم هەموو ئەو لایەنە شەڕانەی وەکو بێژم لایەنە شەیتانیانەی ناو جمهوری ئیسلامی هەم لایەنی تێرۆر و وەحشەت و سەرکوتی دەرەوە هەم تێرۆر ڕوو بە ناوخۆ ڕوو بە دەرەوە و هەم لایەنی ئیدۆلۆژیەکەی پێکەوە گرێدراوین دەرکەوتەی یەکێ لەو کارکتەرانم کە دەرکەوتەی ئەم دوو بنەمای جمهوری ئیسلامی وەک دەوڵەتێکی تۆتالیتێر بوو. کاک سالار با بگەڕێنەوە سەر بارودۆخی ئەو شەڕی ئێستا بەردەوامە وەک دەزانی یەکێک لە ئەو شتانەی کە لە ئەم ڕۆژانە لە میانەی شەڕەکە زاڵ بووەتەوە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە لە ئاستی جیهانیدا ئەمەش یەکێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ نە ئارامکردنی تەنگەی هۆرمۆز کە ئێران وای کردووە ئەو ناوچەیە ئارام بێت و کەشتیەکان چی دیکە هاتوچۆ نەکەن. پێت وایە بە نەمانی عەلی لاریجانی ئاڵۆزیەکانی تەنگەی هۆرمۆز بەرەو چڕبوونەوەی زیاتر دەچێ یا وەکو ئێران پاشە کشە دەکا لە ئەو توندڕەویانەی کە تاوەکو ئیستا با بڵین بەردەوام بووە تێنا وا دیارە نانی دەرکەوتەکان و فاکتەکان پشیانێن کە دوایی نەمانی لاریجانیش بێگومان تەنگە یا گەروی هۆرمۆز و ئەو شاڕێی سادرکردن یا هەناردەکردنی نەوت کارتێکی یەکجار بەهێزە لە بازاری ئێنەرژی جەهانیە کە پێویستیەکی زۆر لەو سەری چینەوە تا ئەو سەری ئەوروپا و ئەمریکا پێی هەیە بۆ پێم وا بێ من لێکدانەوەمەوەیە کە بە ئاسانی دەست لەو کارتە هەڵ ناگرن بۆ ئەوەی وەکو کاتێکی بەهێز بەدەستیانەوە بێ ئەگەرچی بەشێکی زۆر لە هێزی دەریاییان لە بین چووە بەشێکی هەرە زۆر ئەو جۆرەکە ئەمریکا و ئیسرائیل باسیەکەن بەڵام هەتا جێ بۆیان بکرێ بەڕێ من دەست لەو کارتە هەڵ ناگرن بۆی شتێکیان بۆ پاچەکشەگردن بە لایەنی بەرامبەریان و بۆ قەیران دروستکردنی جیهانی بۆ شکاف دروستکردن لە بینی هەموو لایەنی ڕۆژاوا و ئیسرائیل و ئەوانەی کە لە کوالیسیۆنێکە دژی جمهوری ئیسلامی یەکیان گرتووە لە عقل لەباری سیاسی و بەڵام لەباری سەربازیۆ ئێمە بینین کە ئەوروپا هاوڕان نییە لەبەر زۆر شت و ئەمە خۆ ببینین لایەنەکانی تری بەشدار لە شەڕی تووڕە کردووە بۆ ئەم پێم وایە جمهوری ئیسلامی دەست لەو کارتەی هەڵناگرێت تا جێ بۆی بکرێت. کاک سالار وەک ئاماژەت پێکرد کە لاریجانی با بڵێن سمبۆلێکی شەڕانگێزی کۆماری ئیسلامی بووە چی لە ڕووی تێۆری چی لە ڕووی کردداریەوە ئەمێ بزانم خۆتە زانی هەتا چەند ڕۆژ پێش ئەم هەواڵی کوشتنەکەشی بە ڕاشکاوی هەڕەشەی لە نەتەوەکانی ناو ئێران بە تایبەت کوردەکانە کرد و تۆمەتی جودایی خوازی دەخستە پاڵیان پێت وایە بە نەمانی لاریجانی سەرکوتەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو کەمایەتیەکانی ئێرانە تۆختر دەبێت چڕتر دەبێتەوە یا ئاهوانتر دەبێت من پێم وا بێ چونەوان بە شێوەیەکی هەرچەند پێم وایە کاریگەری زۆری هەیە لەوەی کە کەسێکی گەوریان لە دەستدا بێ و کە ئەو کەسێ بوو کە تاخن ڕۆژەکانی هەڕەشەی لە کورد و هێزە کوردەکان کردووە بەڵام پێم وا بێ لە شەرایەتی لە هەلومەرجی ئێستاە پاتماوەی جمهوری ئیسلامی هەتا ڕۆژێ لەسەر کاربن دەست لە سەرکوت بەرامبەر بە نەتەوەکان هەڵناگرن لە پێشوی هەمویان و کووردە هەڕەشە و گوڕەشە و بەناوی تەجزیە تەڵەب و جودایی خوازی ئەوانە هێزێکی زۆریان نردووەتە هەموو سنوورەکان بە شێوەیەکی زۆر سیر ینی ئەو نێتر کوردستانیان میلیتاریزە کردووە ئەمە نیشانیەدا مەر سنووریان داخستووە هەر ئەمڕۆ خەبەر هات ئینتەرنێتیان هەموو پچڕانوە کۆنتترۆڵێکی گەورەی ستارلینکەکانەکەن ئەمە پیشانی ئەدا کە ئەوان ئەو هەڕەشە گڕۆشانە هەموویان هاوڕان هەتا بەنەمانی کەسانی وەک لاریجانی لەسەر بەرامبەر کێ بە کورد کە کورد وەک هەڕەشەیەکی گەورە لەسەر خۆیانە بین بەداخۆ و ئەمە من پێم وا بێ ئەوەی خەتەرەکە زۆرترەکە لەسەر کورد و نەتەوەکانی تر ئەمێ وەک کۆتا پرسیارەوە بپرسم ئەگەر بێت و ئەم دۆخەر ئاوا بەردەوام بێت و شەڕەکە بەردەوام بێت و کوژرانی سەرکردەکانی ئێران بەردەوام بێت
دەمەوێت سناریۆی ئەگەری بزانم سناریۆی ئەگەری بۆ ئایندەی سیاسی و ئەمنی لە ئێران بە نسبەتی کوردی ڕۆژهەڵات و ئێوە چۆن دەبینە؟ وەڵا زۆر ئەگەریکراوە پرسیارێکی زۆر قرسە زۆر پەیوەندی بە هاوسەنگی دەسەڵاتێ ئەگەر مەسەلەن بۆ نمونە دەسەڵات لە ناوەندی ئێرانە بەرەو لاڕووخاوی بڕوا بەرەو هەڵۆشانەوەی شیرازە بڕوا بێگومان دەرفەتی دەقاڵەتی نظامی هێزە کوردیەکان لەوانەیە و دەرفەتێکی مێژووی بێتە پێشەوە دەرفەتی ڕاپەڕین لەوانەیە یەکێ لەو دەرفەتانە بێکە بەرچاوگرتنی ئەزمموی عێراق و سووریە لە چەندەی ڕابردووە ئەبینین وەکو دەرفەتێکی مێژووی چاوی لە یەکرێت کە بێ بقۆزرێتەوە بە پشتیوانی دیارە دیپلۆماتیک و سەربازی و ئەمنی و سیاسی دەرەوە وەکو ئەمریکا و هێزی ڕۆژاوە و لەلایەکی تریشۆ ئەبێ ئەوشمان لە بەرچاو بێ کە جمهوری ئیسلامی تاجێ بۆی بکرێ هەوڵەدا شەڕی مانوونەمان بکە یعنی زۆر پەیوەندی بەوەیە چارەنووسی جمهوری ئیسلامی بەرەوچووە ئەڕوا و چەندە ڕۆژاوایش بەردەوامە بێ یان ئیسرائیل بەردەوام بێ بە لە شەڕ بە ینی گرێ خواردووە بە مانوونەمانی جمهوری ئیسلامیە ڕووخاوبوون و لا ڕووخاوبوونی کە چەندە دەرفەتەکە کورد ئەتوانێت بیقۆزێتەوە یا دەرفەت دێتە پێشەوە باشە خۆی هەتاوەکو ئیستاش وا دەڵێن کە کۆماری ئیسلامی زۆر تێکشکاوە لاواز بووە ئەگەر بێت و با بڵێن ئەمریکا هەتاوەکو ئیستا بەردەوام بووە بەڵام بەردەوام نەبێ لەم دۆخەیاچی کورد ناتوانێت هەتاوەکو ئیستش بتوانێت کەڵک لەم دەرفەتە وەربگرێت لە ئیستایامە بەسما ئەگەر بێت و هەر لە ئیستا ڕابگیرێ شەڕەکە لەم ئاستەیە بەڕای ئێوە مەترسیە بۆ حزبەکان کە بجوڵێن یا هێز بجوڵێنن یا ئێوە چۆنیە بینن؟ بەڵێ وڵات پێم وایە بێ هەڵسەنگاندنێکی زۆر ورتر و استراتیژیکتری ڕێبەرایەتی کووردە ئەبێ بیکەن بە لە بەرچاوگرتنی هاوسەنگی هێزێک کە هەیەیانە بە لە بەرچاوگرتنی ئیمکاناتێک کە لە بەردەستیانە بە لە بەرچاوگرتنی زۆر زانیاری کە من و جەنابەت نیمانە ئەزانی بە لە بەرچاوگرتنی پشتیوانیکی نێونەتەوەی و نۆفلای زۆنێک کە ئەگەر ببێ ئەوان داوای کاری نۆفلای زۆنیان کردووە کە ئەگەر دەخاڵەتیان کرد یا بەشداریان کرد یا ڕایان ماڵی مەناطقی کوردستانیان بەرەو ئازادسازی بر لەسەرەوە بپارێزرێ لەباری هەوایی یا مەسەلەن پشتیوانیکی گەورە بکرێت زۆر پەیوەندی بەوە هەیە ینی ئەوە پێم وا بێ وەڵامی و پرسیارە زۆرتر لەلایەوان دەسەکەوێ. بەڵێ تێدەگەم زۆر سپاس بۆ سالاری پاشایی شرۆفەکار و چاودێری سیاسی بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. زۆر سپاس بۆ دەرفەتت بەفراوخانمی هێژە.